جماعت يرو الملاز قريمة نيتام هاي سرمة بر بقرسيبة ملاز قرا شوطي براستي هم او شوطية هم مجد شوطيني باقا زاخو برداي رج بوكو عربة لما بسكنه هر بيجي افقاس باجاره کوفیات که باجار که گریدای ارمنستانی ها در تو خوبه ارمنستانی چمه آراس سات من کاغذ مانه ناونده باجر آوی رنگی کاغذ من گاوه که دیج برد در باسی قرسی بن هیوی عربی ما لئدر لوی عربی سوار بن اف سیوی دریج کاغذ مانه مشهورن نه وکه سیوی مگروورن وکه هیکا دریجن همه قرصه کوتکا صد بلایی کنه خو بدا صاف بات یا صد ما اثر دی متکی در جاولو بازار قرصه اور زیفری کنه خو بدا صاف باته خوانا خدانی سر آگر سبابی جامع قرصی گه روشلات بگه کنه خودم مفدو شم نوا قرصه گلها قرصه واگرم همچین کبری قرصه کاس پورا خو بر وی کبری بعد لینم من اونده قرصه جم مزگفته فتیه من ام مزگفته فتیه ساله 1807 جالیه الکساندر نویسکی و دما شهر عثمانیه و روسا دا تیچه کرنج بو لشکر قزاقا وجه دمه که دبه سالونا سپوره دمه که جبو و لشکر بکار تینین داویا 100 ساله 19 انده جالی عثمانیه و دبه مزگفت کنه مزگفت جوه دیرو که حتی نها مزگفته تیکش دور رد بینه وکه دیره که خویت که کلانه قرصی داد مشم بر وکیل هیوه لبنيا كلها قرصي تربا سيد أبو الحسن حركاني عندري بنشاني بات أبو الحسن حركاني لباجاري بیستامی کو خراسان ایران بجهل وی باجرات یدنی او انسانه کو انسان دعوت ری حق کن
جوارە وا ئەولیارە دەبێسی سلەی ئالیە ناووا عەلما دەبوو تێرا 12 هەواریە ئاڤای سازیاوێ سافتش بێ دێرە ئاختەمارێش دێرە ئەرمەنیە ئاغلب بە ڤی شکلی تێچێکرن دەربارە دەریێ دێرێ بوو ئالیەدی دەری بوو گرتنە ژێ مزگەفتا مەزنە بنیاکێ لێ ساڵە 1500 نەها هاتی ئاواکردن هێدە بهاواتکەبم بەر بکێ لێڤە چاوێکی وی سپیە هێدیک زەرە مەرە بەرترە کەیفامە تێکو ئەم تشتێ قەدیمی هاڵ و تار و مار بکن کێلها قەرسێ بەریا 900 ساڵی وا ئاوا بووە وەختێ مۆغۆڵ تێنە ڤەر بچەکی ئەوژی تار و مار دکن و دەرباس بن دچن پاشێ ئەفتێن ئەوژی نەها دەست بە تار و مارکردنا ڤرکردنە موزەیە قەرسێ دەم هەر نەهندر کەڤرێ ئاشیا ئاڤی ئاڤ چاوە ڤا کەڤرا زیڤرێنێ فێم ناکەم ئاسیاڤێ عەرەبیە موزەیە قەرسێدە تشتێک بالام کشاند هەستەیە تیرەنازۆرە تەوریدێکی دینازۆرە ئەوژی بەریا 65 ملیۆن ساڵی ژیانە بێ درەجاوێ 17 مەترە درەجاوێ حەیوانێ بلندبناوێژی 6 مەترە هەستەیەک هابێ وێنە سەرێ مەمەڵنترە ئەفتشی دل هەر موزە هەنە ڤازۆ و جێر و تشتێ ولو دەبێ خۆلیە مریە دکردنە ڤردە ولو نویساندیە ئەوژی دەریێ دێرەکیە
هوا دیجی چند صلیبن ای سال 1917 دوره کلها قرسی نقشه قرسی محرکی و چه خوش نقشاندنه امپراتوریا اوستریا گرجستان ایران و یمنینا یونان روما بیزانس اسلامیت سلجوقیان عثمانیان evciliğe geleri evciye gidi benim tükütün teyde دستار أولو دبي طاغيج أو طاطي دبي مرش قرسي بر به آنیه ودیچم 43 کیلومتر اما ساعت 5 باشه روش هیل هوایا نجوابه ماشاءالله ولا طيرة وي بافو استرسام